بەڵە خۆشەویستان ئەچینە لای تەوەری کۆتاییمان کە تەوەری کۆتاییشمان هەر تەوەرێکی تەندروستیە باس لە گرفتەکانی درەنگ خەوتن ئەکەین. ئێستا لەوانەیە بە هەندێک هۆکار ئەبێت لەوەی کە زۆربەمان شەوانە درەنگ ئەخەوین و هەندێک جا بە ڕۆژەکەشی درەنگ لە خەوەڵستن، بەڵام ئەگەر کاریشمانە پێ ناچارین کە بەیانیان زوو لە خەواستین بزانین هۆرمۆنەکان کاریگەری چیانە بێ لەسەروی کاتێکی مەشەوان درەنگ ئەخەوین و زیانی چی با تەندروستیمان ئەگەێنێت. بە میوانداری زۆر بەڕێز پشتیوان نووری خوێندکاری زانستی تاقیگەی پزیشکی کاک پشتیوان سڵاو لێبێت و بەخێر بێت. سڵای خۆی گەورەش لێوە بێت. زۆر سپاستانەکەین بۆ میوانداریە لەم کەناڵە. ئینشاءالله هەوڵەدەم بە کورتیەک و بە پوختیەک باسی چەند کێشەیە بکەین کە لە کاتی درەنگ خەوتنا تووشمانە بێ. سەرەتا خەوتن یەکێکە لەو نیعمەتانی کە خوای گەورە پێداوین، زۆر سپاس یەکەین کە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە لەشمان زۆرترین گۆڕانکاری دروست بکات و نوێ ببێتەوە. کاتێک ئێمە درەنگە خەوین چەند ناڕێکێک ڕوئەدات. ئەگەر ورد بینەوانێ لە پێشووتر باو باپیرانمان پێشتر هەرزوو خەوتون و هەروەها پێغەمبەریشمان درودی خوای لەسەر بێت دوایەوەی کە نوێژی خەوتانی کردووە خەوتووە و دواتر هەستاوەتەوە. کاتێک ئێمە بەهۆی ئەم مۆبایلە و ئەم سۆشیال میدیایەوە ناتوانین زوو بخەوین، ئەبێتە هۆی ئەوەی کە کاتە دروستەکەی خەوتن دوا بکەوێت. چونکە خەوی قوڵمان هەیە کە تۆ ئەم خەوە نەکەیت کاریگەری لەسەر ڕۆژی دواتر دروستەکە. سەرەتا خەوتنەکە چۆنە؟ سەرەتا واستەکەی کەروێشکە خەوەیە، لەمە کەروێشک وایە ئاگاو لێ کە چی ڕۆیە و چی ڕوونایت، ئیتر ئەو خەوە 20 دقە بۆ سەعاتێ خانێ، دواتر خەوی درێژ و قوڵ دەست پێکات کە لە سەعات 10 بۆ 2 شەو ئەم خەوە ئەخایەنێت کە پێویستە هەموو کەس ئەم خەوە تێپەڕێنێ و دواترە چتە خەوی پێویستە و کاتێ خەو ئەبینیت و هەروەها ئیتر لەشت ئامادەیە بۆ ڕۆژێکی دواتر. ئەو کاتە کە ساعات چەنە، کاتژمێر چەنە؟ زۆر کەسەیە ئەڵێ لە کاتژمێر ئەگەر تا بوون کاتژمێر 10 نەخەوتوێتی جۆرە هۆرمۆنێکەیە دواتر جەستەت دەری نایە، ئەو وەختە ئەگەر چەند کاتژمێری تریش دوێ بخەوی هەز ناکەی کە پشت وەرگرتووە. ئەو کاتژمێرە چەنە بێ ئێمە کاتژمێر چەند بخەین بۆی کە هۆرمۆنە دەربێت؟ باپیرانمان هەر وتیانە نوێژی خەوتنان، یعنی کە نوێژی خەوتنیان کرد دوایەوە خەوتون، یعنی لە دوای ئەوەی کە ئیسراحەتێکیان کردووە دوای نوێژ سەعاتێ دوای نوێژی خەوتنان، یعنی لە سەعات 9 هەتاوەکو 11 ئەم کاتە زۆر باشە بۆ خەوتن. چونکە هۆرمۆنێک هەیە پێوترێ هۆرمۆنی میلاتۆنین کە لە پینیال گلاند دەرئەدرێ و ئەکات تۆ بخەوی کە شوێنەکەت تاریک بوو. بۆیە پێویستە ئەم هۆرمۆنە دەربدرێ کە دوای ئەوی ژارمەتی دەرە بۆ ئەوەی هۆرمۆنی ئیپیسالەمین دەربدرێ. ئەم هۆرمۆنە ژوە ئەکا خانەکانی جەستە نوێ ببنەوە و هەروەها زیاتر پەلکێش بکرێت بۆ ئەوەی یارمەتی دەربێت کە خانەکانی تر دەست بە نوێبوونەوە بکەن، چونکە لەش لە شەوانە دەستەکە بە نوێبوونەوە. بەڵام تۆ ئەم ڕێگریە و کرد ناتەواوی ڕۆیە. سەرەتا کە درەنگ ئەخەوین چەندین هۆرمۆن و دەمارە گوێزەرەوەمان تێگەچێ. دەمارە گوێزەرەوەی دۆپامین کە پێشکەشکاری پێشوش گرنگیەکی پێەیە کە وەکو هۆرمۆنێک ئیشەکە هانتەدات بۆ ئەوەی ئیشێ بکەیت. کاتێک ئەم دەمارە گوێزەرەوەیە لە شەوانە تۆ درەنگە خەوی ڕێژێکی زۆر دەرەدرێ بۆ کە پێویستە بۆ ڕۆژی دواتر. دوا باشترە سەعاتی پێش خەوتن مۆبایل بەکارنێنی، شتێک بخوێنی تۆ باشترە، چونکە دیجیتاڵی و ئەلگۆریزمی ئەلکترۆنی زۆرترین دۆپامینی پێویستە. بەڵێ زۆر باش، زۆر باشە. زۆر کەسمانەیە ئەڵێ ئەچمە ناو جێگا بەڵام خەوم لێ ناکەوێت، لەوە زۆر بەشمانەوە بین جاری وایە بە سەعات بە 2 سەعات لەناو ئەو جێگا خەریکی مۆبایلەکە بین جاری واشەیە هەتا تۆزێک بیر نەکەینەوە، ئەڵێ تا ئەو خەیاڵە نەکەمەوە خەوم لێ ناکەوێت. ئەمانە پیچفێریەکانیە بە هۆرمۆنەکانی جەستی ئێمە کەوا بکە ئێمە ئاوات خۆمان لێ بکەوێت. بالضبط کاریگەری هەیە تۆ ڕۆژەکانی پێش و دوپامینتر وەرگرتووە، کاتەوێ زوو دوپامینە وەرنەگرتووە کە وایە کردووە تۆ هەستکی خەو لێ ناکەوێت. بۆ ماندوو نەبوونی گەنجی ئێستا زۆر ماندوو نییە وەکو گەنجی پێشوو کە یەکسەر هەر کەوتە سەر جێگاکەی ئای لە خۆی نەمێنێ و خەوی لێ بکەوێت. دواتر هۆرمۆنی سیرۆتۆنین زیاتر دەرەدرێت کە میزاجی کەسەکە جێگیر ئەکات و هەروەها میمۆری و وەرگرتنی زانیاری بۆ ڕۆژی دواتر جێگیرەکە. کاتێ ئەمە شەوانە درەنگ زۆر دەرەدرێ ئەبینی و کەسانەی کە درەنگە خەون سەعات 11 هەستن هەستەکەی هەر خەواڵون هەر لاوازن، یعنی ئەمە تێرخەو نەبووە، یعنی چونکە خەوە پێویستەکەی کە لە سەعات 10 بۆ 12 و ئەمە هەیە نەیکردووە. باشە کاک پشتیوان باسێکیۆمان بۆ بکە تێکچوونی ئەم هۆرمۆنانە ئەگەر بێت و هۆرمۆنەکان لە جەستەیە تێک بچێت چ کاریگەریەکی نەرێنی و چ لێکەوتێکیە بێ لەسەر تەندروستی مێشک بەتایبەت؟ سەرەتا
چەند هۆرمۆنێکی تریشمان تێگەچێ وا لێ دێت هۆرمۆنی گرێلین واکە کە برسیبی دایمە هۆرمۆنی لێپتینیشمان تێگەچێ واستەکەی کە تێر نەبووی خواردنێکی زۆرە خۆیت بەسەر یاخەویت ئەمە ژواکە گەدە و ئەوانە گەدە و ئەندامەکانی تر خەریکی ئەو خواردنە بن نەوەکو وزەی تەواوەتی بنێرن بۆ مێشک و هەروەها خانەکانی مێشک لاوازە بن ئەو خانەکانی کە زانیاری وەرەگرن ئەم خانانە کاتێک لە ناو ئەچن دروست نابنەوە زۆرترین کاریگەریان بەرەکەوێت لە کاتی درەنخەوتن و زیاتر بەکارهێنانی مۆبایل جا بە یاریە ئەلکترۆنیەکان بێ و هەروەها ئەو پلانە شەڕانگێزی کە دانراوە کە بۆ ئەوەی ڕاتە کێشێ بۆ ئەوەی سێری ڕگەزی بەرامبەر بکەی و هەروەها پەیوەندی لەگەڵا ببەستی و گەورەترین کێشە کە پێویستە بەرنامێکی لەسەر بکراویش سیرکردنی ڤیدیۆ نەشیاوەکانە کە گەنجان ئالوودەی بوون زۆر باشە کەواتە ئەبێت ئێمە خەوەکە بسڵێت ئاماژەت بۆ کە لە کاتژمێردەوە هەتاوەکو دویشە و باشترین ینی کاتە بۆی کە لەو کاتەیە خەوتی بێتی بۆ خەوی قوڵ باشترین کات کەی بخەوین وکەی لە خەو هەستین لەبێتە زۆر کەسمان هەیە شەو ڕۆژی پێچەوانە کردوێتەوە بە شەوان بەخەبەرە بە تایبەتی ماوەیەکی دیکە کە ڕەمەزانە شەوان بەخەبەرە و بەیانەکەی ئەخەوێ هەتاوەکو هەندێک کەسمانێتە کاتی بەربەنگ بۆ بەربەنگ لە خەو هەڵەسێت خۆی هۆرمۆنێکی ترمان هەیە پێوترێ کۆرتیزۆڵ ئەم هۆرمۆنە لە بەیانیانە ئەکاتە ترۆپکی ئاستی کاتێ تۆ درەنگە خەویت ئەم هۆرمۆنە بەکارهێنرێ کە سترێس کەمەکاتەوە فشاری دەرونی کەمەکاتەوە ئەگەر هاتوو تۆ زوو بخەوی وا باشترە کە بەیانیان هەستای ئیتر لە بینی 5 بۆ 7 کە هەستای نەخەویتەوە ئەم هۆرمۆنە دەرئەدرێت وا دەکات تۆ چالاک بیت سترێسی دەرونی کەم بێتەوە پستانی خوێنە ڕێک بێتەوە و ئەبینی لە گەنجانە لەم ڕێژە و داتە تازانەدا جەڵدەی زۆر ڕوویاوە بەهۆی بەرزی کۆرتیزۆڵە و کابرا خەوتووە خوێنی تەواوەتی ناڕوە بۆ دڵی و هەروەها باش ئەگەر بتەوێت زوو بخەوێ بە زووەستی بەخوا زوڵ نستی دوای درەنگیش خەو لێ ناکەوێت و خەوێکی عەسرانە خەوێت و دواتر سەعات 2 شەویش خەوی لێ ناکەوێت زۆر باشە چەندە گرنگە کەسەکان ڕابهێنرێن لەسەر ئەم بابەتە بۆ تۆ مناڵێکت هەیە لە تەمەنێکی مناڵی و ڕایبێنی کە شەوان ئەبێ زوو بخەوێتتر ئەم کەسەی تر ڕایەت بم شێوازەنەوەکو ئێستا مناڵەکانیشمان بەڕاستی لەگەڵ خۆمانە تا کاتژمێر 11 و 12 دانیشم بە دیار تەلەڤیزۆنەوە بگرە درەنگتریش تۆ بڵێ 1 و 2 چی بکەین بۆ بابەتان وەڵا سەرەتا پێویستە دایک و باوکەکە خۆی سەرەتا خۆی چاپکە چونکە ئەو مۆبایلەکە بەکارێنێ بە دیارچاوی مناڵەکەەوە ئەویش داوایەکە لە تەمەنێکی بچووکەوانێ ئایپاتێکی بۆ کڕێ کۆمەڵایەتی نامێنێ مناڵە و هەروەها زیانی ئەوەی پێگات زانیاری درەنگتر وەرەگرێ وا باشترە سنوورێک دابدرێ بۆ مۆبایلەکە و هەروەها ئێستا ئەم بەرنامە تازانی لە مۆبایلە تازانەیە دایک و باوکەکە خۆی فێرکە کە سەعاتی زیاتر ئیشی پێنەکە قفلی لەسەردابنێ کە کۆدەکەی خۆی بزانێ لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی جیمێڵەکەی و ئەلکترۆنیەکەیەوە ئێستا زۆر کات مناڵەکان زیرەکترن لە بەکارهێنانی تەکنەلۆژیاوە لە دایک و باوکەکە کات پشتیوان ئاراوەڵا خۆی وایە چونکە مێشکی منداڵ لە تەمەنی 6 ساڵیەوانێ بۆ 10 ساڵی زۆرترین ئیش ئەکات دوو ئەوەندەی تەمەنی دواتر ئیشەکە بۆ ئەوەی زۆرترین شت فێر بێ بۆیە سیرەکەی بەرنامەکە بۆ هەڵەوەشێنێ بەخوا ڕێک تای بوو کۆدەکەی گۆڕی بە بێوەی خۆ بزانی جا وا باشترە ئەو منداڵە لەو تەمەنەدا ئیشێکی بۆ بدۆزیتەوە یان ئەوە تا بینێریتە خولی فێربوون و خولی ڕاهێنانی وەرزشی چونکە مناڵ لەو کاتەیە بەتاڵ بێت پەنا ئەباتە بەر ئەم سۆشیال میدیایە و کە بۆ تەمەنی ئەو گونجاو نییە و ئێمە لەو تەمەنەدا بە زۆریان ناردین بۆ مزگەوت ویانوە بێ لێ بمێنەوەی خۆتان فێری قورآنکردن کە ئێستا مناڵ ئێستا زۆر خۆشەژین کە پێویست ناکە ئەبێ خۆشی ئەو خۆشیان لێ بگیرێتەوانێ بەو شێوازە بەردەوام نەبن چونکە زیانی بۆ تەمەنی 15 ساڵ و بۆ تەمەنی زیاتر ڕوایە لە تەمەنی 30 ساڵە لەواچە تووشی پارکینسن بن کە نەخۆشیەکە تووشی لەرزینە بن و هەروەها تووشی ئەوە بن کە ناتوان خۆیان پرت کۆنتڕۆڵکەن ئاڵی بڕۆ و شەکرم بۆ بێنە کە سێرەکەی شتێکی تری بۆ هێناوی سەرپاشەمە هیواداری هەموو دایک و باوکان بتوانن هەر لە مناڵیەوە منداڵەکانیان بە شێوازێکی وا ڕابێنن لەوەی کە شەوان زوو بخەون و بەیانیانیش زوو لە خەواسن ئەمە چۆن ئەکرێت لەوەی کە دایک و باوکەکە خۆشیان ئەو نمونەیە بن لە بەرچاوی مناڵەکانیانە زۆر سپاس کاک پشتیوان بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس زانیاریەکان زۆر سپاس